تنباش تماشاوانی گەلێکی جا گەلێکی بخێر بێگومان ji ber ew kongrê rojnamevanî bi fermî yan ku bi cîhanî nasandina gelha hewlêrê bername mayekî xelek ji ber wê romala taybet hinekê paş ketina jî di xizmeta adayîne tewarê me jî ku îro me destî şankiriye bi hezbîkirina helkeftina ye bi hezbîkirina helkeftiniyan li Kurdistanê te dît helkeftinekê netewî ye newroza xû pîşandan e her tiştekê bît te dît yekser hata bi hezbîkirin û alemêt hezba û hesasiyeta van hezbat gelek û hekû divêrê gelek caran bêjinê şerra parû heta dawiyê hata rojevê gelek caran nevejî xelek bi awayekê xirab temaşa dike û dimeyzîne belê temaşavanê nîja bêguman teoriyê me li ser bi hezbîkirdinî bûnekan li Kurdistanda her bunê heta newroz bê bunekî netewî bê nîştîmanî bê bunewekî tîr bê xwepîşandanê bê girbûnewek bê حفلێک بێ ڕێوڕسمێک بێ حتا gelek جار لە یاریگاکان و لە ناو لە هەموو شتێکە لە وڵاتەیە بە حەزبیکردن زۆر جاریش بە تایبەتی خۆپیشاندانەکانی دوێنێ خەڵک گلەی هەبووکیان خۆپیشاندانە بۆ کۆبان ئەنجام درراوە بەڵام ئەوەی ئەبینرا زیاتر لە شەڕەپەڕوویەکە چوەکو خەڵکەڵێ لە شەڕەپەڕووە چەم شەڕەپەڕووە لە پێناوچی ئایا شەڕەپەڕووی حزبەکان بە حەزبیگرنی بوونەکان لە پێناوچی تا چەند ئەمە بوو ڕایگشتی بۆ ئامانجەکانی گشتی خەڵک ئەنجامێکی باش هەیە یان پێچەوانەوە من لە خزمەتی وەدەم لەسەر تەوەرەکەمە بەڵێ شیمال زومار کەرم کە مرحبا برا کێک شیمال سەرچاوە کەرم کە شو حالك يا برا بوشي gelek سوپاس زومار چاوایە چه هەیە والله الحمد لله تنوية الحمد لله تنوية کەرم کە كوكي من هم فيش مرجنا في كوكي زمار ده هذا سيمونجا راتب نواتيا يعني تشبت حتى في كوكي راتب نواتيا بو فيش مرجي حتى في كوكي منادتي اندوما كي برناموني بلا اندومة برناموني تشوفي خوفا كان بو فيش مرجي شو اللي فيش مرجي بوفن درست انا رحمن يعني تشبت اسي جاري بصوت هزار دم ايجار خاني حتى في قبكي سي هيفا از اشكيل دم تنوبيش من اسبش مرجم وواجبي ماشي ذهب بابلي تشوش وكم روحا من درست انا يعني خدي قبي كده خدوني خد سي عيال وشار عيال ها وهذا السي هيفا شروط النواتيه بەلێکاک شیماڵی بیدارین سەرنجاتە بۆ ئالیین پەیوەندی دارگەشت بی تو زۆماری و کەرێکی و سەیڤە معاشێتە نهات کە هیویداری نەزارەتە پێشمەرگە لژنە کاروبارên پێشمەرگەیە سەرروکی هەرێمەک و فەرماندە پێشمەرگە هەیە سەرنجاتە بۆ ئەنگەشت بیت ئەحمەد لە شاری سلێمانیەوە کاک ئەحمەد فەرموو بەڵێ چیمان لەگەڵە عومەر لە بنەستاوە بەڵێ باش گرام سەرچاو سەلامەتی برام دەستخۆش لە بەرنامەکەتان دەکەم دەمێ هەم دە قسە بکەم لەسەر داعشی لەسەر داعشێ تەوەری دفەرموو قسە بکە دەمێ کامێک دەم بۆ برا پێشمەرگەکانەمان مژدەیان دەبێن بۆی کە داعش پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێکدا وەسفیانی کردن کەوانە يمرق من الإسلام كما يمرق من السهم من الرمية فمئة عن خوارز لإسلام دلة سوق كثير لكمان دلة سن والتارتريك الشنعانية كبدست أو خوارز هنا دكوجيتو والتارتريك الشنعانية كأعادة بجتن ظهر كسر دكوجيتن بدست أنا أو الشهيدة وهر كسر جعانة بجتن أو الزهادي كدولة بينان خوي ولو بعدها اشتري الله خوي پروردگار کە ئەوەی کێ من زۆر قسەکانی تونزم زۆر وازح نەبوو لێرە لە دەنگ لە لای منەوە ئەو کێ کوژرێ شەهیدە کێ کوژرێتەوە ئەکە من جارێکی دیکە تەوزەکەیتەوە دەرێم پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت ئەوانەی کەوا مسلمانان دەبژن و وازن لە کافران هێنایە وەکو ئەوانەی داعشی کەوا مسلمانان دەبژن پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت ئەوانە خەواریجن لە ئیسلامدا دەچن چۆن ینی داعشەکان ینی مەبەست ئەوەیە کە داعش پێشمەرگەی بگوت پێشمەرگە شەهیدە وانییە داعشش خوارج الاسلام داش ابو بكر البغدادي خوارزه ونمنا ابو بكر البغدادي جلب دسلاوي بەڵێ بەرەزان تکایەکە لەسەر تەوەرەکە بێ ئێوە دوو پەیوەندیاتن لەسەر تەوەرە نەبوو تکایە با لەسەر تەوەرەکە قسە بکەن بەڵێ کەیوان لە چەمچەماڵ تکایەکە کەیوان لەسەر تەوەرەکە فەرموو بەڵێ تەلەڤیزیۆنەکەت کەسکەی باشە بێ سەرچاوم هورا تەوەرەکەتان لەسەر چییە؟ ئێستا سەیری تەلەڤیزیۆنەکە وانییە؟ وڵی ساعت مەزوورە تەوەری ئێمە لەسەر بە حەزبیکردنی بوونەکانە فەرموو وڵی پەڕێزم پێ بگرا بەڵێ خۆم بۆم پێشدارکە
زۆر خەیبەقا پێشمەرگەلم کاتە سەر بۆ موچەلەویەکات لەبەرەوەی ئێوە قەیرانێکە هەموو هەرێمی کوردستانی گرتۆتۆ نەک بەتەنها شخصی پێشمەرگە تێگەشتی بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەشت بەڵێ بەڕێزان تکایە لەسەر تەوەرەکە چێما لەگەلە بەڵێ تەماشاوان نجا بێگومان تەوەرەمێ تهدیدان بەحسێ بۆ حزبیکردن هەڵکەف ناتکەین تکایە سەر vê مەسەلە ینی تەوارە دەکەر هەبیت مەجاڵ یە دژی ڕۆژێت بێت تەوەرێ دژی بکەن سەر بە حزبیکردنەوە هەڵکردنەکە و گەلەی جارە هیم خۆ گازنە vەیەکێتکەن فەرمو باڤن بوو چاوین پێڕازی نەvەیەکی بەڵێ بێت زەحمەت براکەم باسی شوقەکانەکەم کە لە سلێمانی وتیان توزیعەکەن کەواتەی توش لەسەر تەوەرەکەن یە فەرمو ئەما باشکەن بەڵێ عوسمان چی لێ کرد هەمەی دژی یای بێکێتەکان بەڵێ کام شوقە دوو باسی کام شوقەکەی ئەو شوقانەی بۆ یەکەی نیشتەجێبوونی کرێچیەکان دروستیان کرد چی لە سەبەبەکەی چی لات ئێستا ینی باسێواکەن ینی ئەی بۆچی تەوزیعی ناکەن ئەی یەکێتەکان چیان لێ کرد ئەوشیان کرد بەشتەکانی تر بۆ دژی بۆ خۆیان هەر بەڵێ بەڵام داوامان لەو تۆ ئەوەیە کاکە گیان کە بە دواتچینێکی بۆ بکەیت بەسەر چاوی ترەوە خۆیان هیوادارم جێ لە تو بێ شقانە چیلات کاتە بەڕێزان تەوەری ئەمڕۆ دەبێت وەکو تەوەری کراوە تەعامل لەگەل بکەیت ئیتر کەس لەسەر تەوەرەکە قسەی نەکردوێتە هێستا بەرحاڵ کێمان لەگەل ئێستا کاک سامان فەرموو با بزانیت تو باسی چیەکەی بوومان ئەلو بەڵێ ئەم کاتت باش کاک سامان سەر چاوم من ساڵح نەک سامان ساڵح کاک ساڵح تکایە بەڵێ بەرنامەکە جەیەکە من پێشنیارێکم هەیە بۆ کەناڵی نالیا بەڵێ زیاتی ئەم تەوەرە یعنی بە حیزبیکردنی بۆنەکان زەرور بوو ئێوە بابەتێک کرد بهڕوژێنن بە تایبەتی چوونی هێزی پێشمەرگا بۆ کۆبانەیە بەڵێ کە لە دنیای دەرەوە بە تایبەتی رووسیا بەجێشی کوردستان ناوێ بە یان پێشمەرگە لە شنگال و زومال و جەلەولا و خانەقین و تا دوایی بەڕاستی ئەمە بە زەرور نابینم بەڵێ کای ساڵە دوێنێ لەسەر کوبانێمان کردووە زۆربەی تەوەرەکەمان لەم ڕۆژانە لەسەر کوبانی چوونی هێزی پێشمەرگە زۆربەی ڕۆژەکان هەر دوێنێش خۆم تەوەرم بەرنامەم کردووە لەسەر ئەو باڕێکی عزیزم تۆ باسی پەکەکە و پەیەداکەی ئەوان ئاوای کوردستان لە قەندیل هەڵ ناکەن چ جای لەوانە هاڵیکەن ئێمە باسی گشتێکەکەن هەموو حەزبەکانت بە تعدیل باسی حەزبێ باسی بەڵێگەرەکەەوان بە حیزبیان کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان لە قەیرانی سەرکردایەتیایە ئەوە بەڕاستی مشکیلەیانەیە بەڵێ بەرزان ئێمە بەشێوەیەکی گشتی باسی هەموو حەزابەکانێکیان لە سەراسیار چار پارچەی کوردستان لە ئەوروپا خۆ پیشاندان بکرێت لە کوردستان لە خۆ پیشاندان ئەوەندە ئالا و پانکارت و ئەوەندە وێنەی سەرکردەی حەزبەکان و حەزبەکانە بینی هەر ئالای کوردستان وە نەبێ حتا پانکارتەکانیشون نەبێ ئێمە باسی ئەوەکەین بەشێوەیەکی گشتی تکایە بڵێ دیار دۆکێت گەلمێ الو بەڵێ شكرا بەڵێ کاک دیار کەرم کە والله هركان بيجم بياس توري درسهم توجي كلام كبيجي اخو والله نسبة راتب التشمالية برادرك تلفونهم من قلت واجبي مني خلاص بي وقلت اثناء ما بدي هذا دوامي قلت بوتشينا هي انا قلت بخدي قلت افي ايجار قلت ازبنا قلت خدوني ايجار الى بدرجي وقلت هذا دوامي قلت بخزانه من شال مالا خدت من جو قلت بقول خد تخش راس دوامي هذه ايا يعني تشتكي جوانا ئیتر چی بێژم کاک دیار ئەف تشتە گەلێکی تین خوددانێ وی خانی ئەوێ کرێ بکرێ داوی پێشمەرگەی باشا نزانیت ئەگەر پێشمەرگە نەبی وڵاتی پارێزیت ئەو دڵماڵە خۆدا چکات خۆدە یێدایە با بۆ خانیەکە هەی دوو خانیە تید دەستی ویە درێژە ئەی ئەگەر یارمەتیا پێشمەرگە ئایلە پێشمەرگای کونکال جەپەی ویدی پارێزە ئەنی ئەڤژی گرێدایە ڕبتە پیویژدانە نەتەوەی پیشدانە ئینسانیا خەلکێ بە کوفێ لەم پێشمەرگێ و دو پارێزە وسە عاملە دیکە ويا بس بترسلنا او هكر او كسانه ماما خدا راحت و تنابه اجار اگه خداني شنوبي پێشمەرگەی خدان شنوبي کسانه اري آیا چه شوه بید يعني بەڵێ ئەو سەرنجێکە جوانە سیویدارم بە خوددانە ڕێکوی خانی گەشت بیت ئەوێ نوکەتە گوتی و هوسای ساجا پێشمەرگێت کە ژبەر و معاش نهات کە پێشمەرگە واجبیە نەشێ بچیت کرێکاریەژی بکات پارەی بدەتێ هۆشەنگ لە سلێمانی ئەم کاتە باش کاگەکار سەر چاوم بەڵێ کاکوشان فەرموو قسە بکە لەسەر خەت نەماوە پێم وایە بەڵێ چێمان لەگەلە مەبەست لە سلێمانیەوە
ئەم کاتە باش کاگاتات سەرچاو کایمە بەس فەرموو برای گەورەی دەستخۆشی تەوەرەکە لێکم بەڵێ سپاس برای گەورەی سپاس دەکەم کاگە دەربارەی ئەوەی ئەم حیزبانە کەوا لە زۆربەی شتا حەز دەکەن ئاڵاشتینکەن بەڕاستیەوە بۆ لەگەڵ ڕێزما بۆ بیر و بۆچی حیزبانە ئەگەڕێتەوە بەڵام خەڵی گلەی لەماکە ئەوروپا ئازانی چۆنە حیزبەکان کە ئەڵێ دەنگمان پێ بدە ئێمە ئیش بۆ خەڵکەکەین بەڵام لێرە کە دەنگیان بۆ دەی ئیش بۆ خۆیانەکەن ئەمانە شەڕ ئەڵێن دەیمان پێ بدە خزمەتی وایکەین لەمانە شەڕ دەکەم لە خەمی میلەتانین لە خەمی جیرفانی پڕکردنی خۆیانان لە خەمی جیرفان پڕکردنی حیزبەکانیانان کۆمپانیاکانیانان ئەوانن بەڵێ پۆڵا لە هەولێرەوە کاکەگاری ئێوارە باش ئەیوارە باشتر دەستخۆشی لە جەناب تووتاڵی کارمەدانی نافتیەکەم سپاس بۆ تەوەرە جوانە بەڵێ سپاس بەڕێستان سپاس بەڵێ کاکەگاری ژیان ئەگەر ئەمڕۆ بە سەیری بارودۆخیشی کوردستان بکەین حقیقەتەوە پێتەڵێ ببوورە بەڵێ بارودۆخی کوردستان لە ڕووی ئەحلامەوە بەڕاستی تەواو شێواوە و بۆ نەتەوەیەکان بوونیان نەماوە بۆیە داوا لە تەواوی خەڵکی کوردستانەکەم بۆ نەتەوەیەکان تێکەڵ بە بۆ نەحیزیەکان نەکەن بۆ نمونە ئەگەر سەیری بەرەکانی جەنگ بکەین ئاڵای حیزبی لە پێشەوەی ئاڵای کوردستان کەوتووە بەداخەوە ئەیڵێن چونکە ئێمە کە ئێستا لە بەرەکانی جەنگ ئەبێت تەنیا ئاڵای کوردستان هەر بدەین و دڵنیاش ئەەکەمەوە ئێمە ئەگەر یەک فرێزبین یەک دەنگ بین تەنیا ئاڵای کوردستان شەکاوە بێت لە سنگەرەکانمان و بۆیە ئەگەر بێت و ئەم شەڕ ڕاگەیاندن یاخود هاوڵاتی و بەرزکردنەوەی ئاڵای حیزبی خەتەرناکێکی یەکجار گەورەیە لە کۆمەلگای کوردیدا بۆیە هەمومان دەست لە ناو دەست بە یەک دەنگ بۆ ئەوەی بتوانین تەواوی دوژمنانمان تێک بشێنین تەنیا بە ئاڵای کوردستانەوە دوور لە مزایدە سیاسیەوە بەڵێ و تەواویش بەڵێ کاک بەڵە سپاس بسەرنجی تۆ عومەر لە هەولێر ئێوارە باش ئێوارە باشتر زۆر سپاس دیارە تەوەرەکە لەسەر بابەتەکە زۆر ئاگادار نەبووم بەس ئەگەر زیاتر لە بۆم یەک لەسەر شەڕەپەڕوویە شەڕەپەڕوو هیتر لەوانێ ئەمە مستەلحی بێ خەڵی زوو ئاسانی تێ بکە شەڕەپەڕوو لە کوردستان بەڵێ شەڕەپەڕوو دیارە بە حیزبایەتیکردن لە کوردستانی ئێمەدا زۆر بەربڵاوە لێرە هەموو حیزبەکان لە ئاسی ئەو شتە بێدەنگن هەر کاتێش مناسباتێک یا شتێک دێتە گۆڕێ هەر کەسە ئاڵای خۆی هەردەداتن و ئاڵای کوردستان وجودی نامێنێ بە کوردەکەی ئێستا من سەرنجێکم داوە هەتا لە شەڕی کۆبانێ ئێستا حەلەمی کوردستان کەم بە دیار دەکەویتن یعنی بە حیزبیکردن دیارە لە هەموو جێگایەک بەربڵاوە یعنی ئەوە ئاستە نییە بەس برێ لە کوردستانی خۆمان لە کوردستانی هەرات پشتیوانە هەیە بەڵکو لە هەموو کوردستانەکان دیارەوە زۆر بەربڵاو و بەرچاوە دیارە بۆ ئەوەی کە بە ڕێگری لێ بکرێتیمیانەوە ئەوە دەگرێتەوە سەر جەماوەری کوردستان بەڵێ کاک عومەر سپاس بسەرنجی تۆ ئەکید بارێزان تا ئێستا لە سەراسەی هەر چار پارچەی کوردستان عەلەمێکی موحەدی کوردی نییە سرودێک عێراقی پێ سرودێکیە کە هەموو کوردستان پابەندە بەڵام تا ئێستا عەلەمێکی موحەد نییە بێگومان ئەو عەلەمێکە لە باکووری کوردستان و ڕۆژاوا بە تەحدید بەشێک لە ڕۆژهەڵات بەرسەکرێتەوە ئەو لەگەڵ ئەو عەلەمە کە لە باشووری کوردستان بەرسەکرێتەوە تا ئێستا کورد خەوان عەلەمێک نییە کە هەموو کورد لە ژێرەم عەلەمە بێگومان وەکو عەلەمێکی کوردی بناسرێ ئەمەش بێگومان بەلایەنە سیاسەکان لە نەباڵا دەستەکان نەگەڕێتەوە بوو تا ئێستا کورد خەوان عەلەمێکی مام لە سەی سایقەوە ئێوارە باش کاکەگەر سەر چاو بەڕاستی لە هەرێمی کوردستانە هەموو سێکتەرەکان بە حیزبی کراون تەنانەت ڕۆژنامەنووسەکانیش بە حیزبی کراون تەماشاگەی ڕۆژنامەنووسی ئەهلی زۆر کەماوە هەموو ڕۆژنامەکان بۆ فەرمانبەری حیزب بە شێوەیە کە ڕۆژنامەنووسێک لە حیزبێکەوە دەگواتێت بۆ حیزبێکە بە پلەی لیوا خانەنشی نەکرد کاکەگەر ئەگەر هەلاتەرەکانی مێژی هەڵبێنە بگەڕێنەوە بە سەردەمی شۆڕی ئەدینی ڕادیۆی ئەم حیزب باسی چالاکی و کردارەکانی ڕادیۆ ئەو حیزبی نەکرد باسی چالاکیەکان یەکتریشیان نەیەک لە سەردەمی شاخشە ئەمە دەردێکی لە کۆنەوە بۆ کورد ماوەتەوە شەڕەپەڕۆژ حیزبایەتی بێش هەموو شتێک کراوە بەڕاستی باسکردن لەم تەوەرە بەڕای من کوتانی ئاستی سازە چونکە ئەمە تاغەز بۆ بە کەلتور لەناو کوردستانە بۆ بە کەلتور ئەمەش پێ نییە حیزبی دەسەڵاتدار
حزب دەسەڵاتدار بتوانێت واز لێبێنێ ئێستا تەنانەت ڕۆژنامەنووسی جەهلی نێت چاودێری اقتصادی حیزبەکان بکە ئابووری حیزبەکان بکە بزانە حیزبانە مەوپارە لەکوێنێت تەنها هەر کە سەردێکی سیاسی هەر کە سەرکردێکی سیاسی وەربگریت دەبێت 20 ساڵێک لەمە بە هیچی بەڵێ بەڵێ بەڕێزان بێگومان بە حزبیکردنا هەموو دامودە حتا بە حزبیکردنا دەستگەین ڕاگانێ بە حزبیکردنا هەموو جمگەندی وڵاتی بە حزبیکردنا داوایڕێن حکومی بە حزبیکردنا حتا گەلێک چاڵاکیان و پێشمەرگە و هەموو ئاراستین وی وڵاتی دەستی حزبێ تێدایە حزب وی وڵاتی هەر تشتێکە ئەو تشتێ حزب تایبەتی هەندێک حزب تبني نكن قبول نكن دنياجي خرابي تيتا قوتن في هرمي افتشتنا هيتا جيب جنابت حتى إعازة حزب دنابا حزب إعازة هندي كسا سر نبيت قالوا روش في هرمي بوش بفي رنجية بله كاردو سليمانيو بله قاي كاردو فرمو صوتي برنامج كان عليكم بله سباس فرمو لا شركاني مفهوم فيزداد جنابي سرق برزاني مريالي في درس كيس كسيك على حزبي بكار نيجا لا شركانا يوادارم او بالرياضة جنابي سرق او حمول انا كان شكرا سروجي هريم دائما هموش تيك لبرجواندي كردايكا داواكارم لجنابي سرق ولا انا كردستان بيشي على كردستان خاموش تێکە لە سەریەوە دایمە جەنابی سەرۆک دەڵێ من ئاڵای کوردستان لە سەری هەموو شتێکەوەیە داوام لە شێتی و پارتی و گۆڕان و هەموو لایەنەکان هەیە بە هیچ شێوەیەک ئاڵای لایەنەتر هەڵ نەکەن ئاڵای کوردستان هەیە بەسە لە هەموو وڵاتەکان دەڵێن کوردستان ناڵێن ئەم حەزب بۆ ئەو حەزب بەڵێ دارم جەنابی سەرۆک بۆ بڕیارەکەی بەڵێ مام قادر لەو لێرەوە ئەو کاتت باش هەموو کاتێک برای بەڕێزم مەگە شەڕە پڕۆکی ئیستیفادەمان نەکردیە شەڕی براکوتی ڕوویدایە بەڕاستی تاریخەکی زۆر ناسیرن لۆمە تۆمار کرایە بەنسبەت عەلەمی کوردستانیش ئێمە عەلەمی کوردستان لە جمهوریەی مەهابادمان وەرگرتیە بەڵام ئەگەر هاتوو ملەتی کورد هەر چاکپارچە بڕیاریان لەسەر عەلەمەکی دیدا هەینێکە ئەوزە دەدرێتە سەوت و بزانی کام عەلەم هەر بکری لە کوردستان ئێمە لە کوردستانی باشوور عەلەمی جمهوریەی مەهابادمان هەرگرتیە هەتا ئێستا ئاساسێکی هەیە مێژووکی هەیە ئەوزە لەبەرهەندێ و هیواداری ملەتی کورد کار ڕێپێوان دەکا هەم شتێک دەکا بە شێوەیەکی ئاشتیانی وڵایەتی و خوڕاسووناوە مەمنونم بەڵێ صالح لە نەرویج لە ڕێ ڤیدیۆ سکایپەوە السلام عليكم. عليكم السلام. كاكا زوباتي او شرف الرؤيه لك والله شرف الرؤيه لا لسه برلماني عالمي عراقي او عالمي كردستاني. بله. لوزاره هرهيا. او شرف الرؤيه لهم دنيا هي شيعه رشو سوروس كشيه سنه هرهيتي. اري لوت هنا كاكا والله مش كنت تقي. اگر او تشتغلش نبي بخواي او كردستاني بريواناتي او الرؤيه زور زوانا من بخواي كم بوشا. يعني شرف برو؟ كاكل لكردستان فعلا. بس هيش مشكله نيه. بەڵام زۆر جار خەڵێکی ئەڵێ ئەوە مەسەلەن بوونەیەکی نەتەوەیە ئەوەندە عالەمی حەزبیت هەڵداواگەلێک جار ئەمە حساسیت دروستەکەوە کۆشارێکی پیسکۆلۆژیک لایەنگیرانی ئەم حەزبانە بەرامبەرێکتر بەکارێنن ئەمە خەڵێکی سەرنجەیە لەسەرەمە بەرامبەری یەک وەختی ئینتیخاباتی قەید ناکە ڕاگەاندن قەید ناکە بەس لە مشکلەکەت ئێستا هەمووی لە شەڕە باش شەڕەپەڕۆ هەبێت وەڵا شەڕەپەڕۆیەکە هەوی باشتریشە و داعش زووتریش دەکوژێت ئێمە باسی خۆپیشاندانەکان نەکەین بۆ نمونە خۆپیشاندانەیە بەخۆی بەڵێ تەرەویش سەرنجی بەرەسان بۆ سوپاس بۆ سەرنجی باش بەڵێ ئیسماعیل لە سلێمانیەوە ئێوارە باش بەڵێ باشترکە ئیسماعیل کاگەر باشی بەڵێ سوپاس وەڵی برای بەڕێزم مەزاین چۆن ئەم حیزبانە ئەوەی دروست بوون خۆی هەر بەدەیەکە دروستبن ئەم دوو حیزبە لەگاوەیەک حال شەڕەپەڕۆ هەنیمەیە لەبەرەوەی ئەمەلایەن چەورە و زۆر ئەینە ناو قۆڕەکانەوە ناو کۆبنەوەکانەوە ناو بازاڕەکانەوە بۆیە واکەنەمانە ئەم ئەمانە بەتەمای بۆ دابێن بە هیچ شێوەیەک لەبەرەوەی ئەمان هیچیان پێ ناوی تالی پێ نەکراوە ئەوەتە بڕۆ هەمووی پێڕەکە هەمووی برسیە هەمووی
همش خيمي ترى هم يسني خراب بأمان ليش هفروق أنا وفان خليك بعد وقت نون والله چی مالی گله احمد شیلا دزه الو ایوار باش ایوار باشتر برا بابتك زوري جرنجا اول بجارت براسي اف بونن تبع اف كارسات بسري كلاتين زور مثلا كيم كان في السياسي قالت خوب بلند كاتن براسي زور سيكيتا بس يا مد بيت بو جناب بجم كاكا كار يعني تبع سندگir بو الله ما الله اجرتينا كردستان همه حزب السياسي بيجيري بيكن اعتراف بيكن bu cenabete bejim hem de siyasi her şey parça Kurdistan'ı girip aday Kurdistan etken. Ne Rojava Bakurê Kurdistanê wî ne kake. Ez wextê şekil bêjim belgeyên yani ez şekil ji xwe belgeyên. Kumala İran'ı, Parti Demokratik Kurdistan'ı İran'ı, hem hezdiye siyasi Suriye, Türkiye alay Kurdistan alay bahsetmeyen bastine evet. بس متابعة كاك احمد لسرخات بزياتر بس متابعة كتير هالكتنين ديار بكر هالكتنين دويرة وهمو هالكتنان ابد عالمي كردستان تايوان على كيديه هي زانم تشيش على سيرانجا او نه على كردستان يا اتريان كاكا بس على كردستان او يبقى على كردستان زانم كاكا روسي لبنان جورجيا همچی على كردستان رمزي گرتنا عراقي بران رمزي گرتنا كردان هر چارپاش كرد بله كاك احمد سپاس بوته ام جي وكو كردي حزكن علمكي مشتركه بيت هر جاي كي بتشبتني في علامه بيت هر ملته وهر ولاته بيوس علامه خوابي بس بحقيقته يعني نحتانو يعني بحقيقته كي بنرجع قدارن شبركو چند گرنگ كردان علمك هبيت علمك بيت كو همو كرد همو لاين سياسيين كردان همو بارچين كردستان في عالمي بعالمي خوي راسقين بزان دو نوعين علاماتين تو شيء زهتر جي في روشي بشو بين دي بوتا بيتر اشكرا بيت والله لفنلندا باختيار لفنلنداوا لريفيديو سكاي فرمو كاي باختيار ام كاتب باش برزم ام كاتب باش همو كاتيكت فرمو من بالنسبه بابتكتان اليوم او بو سركردايتي كورد و اواني ك سرپرشتي بو نكانه كان زياتر مثلا يستتو اگر لو لسركردايتي كل بريار بدا ياخذ او اواني ك بلين يعني لما البندكان ولا لقكان وكبريار بدري ك هيك رمزي حزب اكبر زنكريته تنهاي الاي كردستان ياخذ اگر بو بالنسبة لمي كوبانيش بلين دوين يكي يانغزا بو روج جهاني كوباني وهروا بينيمان روجاواي كردستانيش آلاي خويان نشان دابو من بيم باش وكو بلين چند دولتي عربي هيا ولا محمد بردا قاربانوا ام كاتو باش همو كاتيك زور دست خوشیدان لیکن بو هم برنامه بله سپاس تلویزیون کت کس که باشه به فرمو کاکا اگر تلویزیون کت کس که زور باشه به فرمو او تلویزیون کم کس که کاکا تو هم برنامه لسر شرف رو بکردگی خومان دادن نوا بکردگی که خومان و پیالین كاك امان بيان عيدنيا شري بلا كوجيان كرتيان عيدنيا كنالي نارتيان لترجع لك سوتان بيان عيدنيا يساوان بي عيب الابوني شياويا على حزب الكم جيشتي وبلان عيدنيا معنا نظام هيج بيريز لاقا ياخذ عينك برنامج بو امشتانا دابنين بيريز لاقا يعني امدو حزبها هيج شافي عيدنيا بس او دو حزبانيه كطالع حزب كان يتري شر نفسي كلتوريان هي لنا ابونا كان فرقيني يا خويا ودي حزبها وبشويشي ديالي خويا ديالي كاننا وخلكا انا كويس اذا كان يترهيز برجو ولا برزن بالتحديد لسر حزبك ودو حزبنيه باش هيك گشتي ما لكردستان بس وكان كمساله شراب روج اللي جا خلي كما قلي لما كان حزبك ثاني لچارچي بونه كان خو بگمان عالمي خو برسكاتا و دروش مكان و بانكارتا كان خو بلابكاتا بس بونه گشتي كان چي كري بو عالمي حزب كان برسكريتو لكاتك او خلكي بجاري ام خو بيشان بكلا زور بيزور يانا حزبنا بد تاچان گرنگ علمك بيان او بانكارتانه که تعبير لراي هميان بك بيكي و برز بكري و بيكي و سلوگان بوتري برحال می دارین سرج گشت بید گلو چه پیج وید کد بونه کان توی آن خوب پیشاندنه که جماهیری علم حزب بین وجا خاص حزب ما او انده حساسی سرکرده قیادت گله که
صد أوندا قاعدة جمهورية فان حزب أف حساسيته يتجلكي تدي تفعل مجيات نافذة هندي حساسية شيء بشر بيسكولوجي يتجلكي لأنه حتى ضيعتها عشان كده جابون النتوي ونيشتماني افتشتت دانا هنا برجسك عندما كده حزب حقيقي خويا عالم خراكات دعاية بخوب كاس سلوكان تخا بجيل بس البونكا جشيدا تاشان جرينجا همي ريب كيفن سر هندك مبدأك وهر كسي برازي بيت بلند كرنا عالمك وهن بانكارت وهن سلوكان بينا قوتن مرحل حتى صبيت فيرم خدمات كينا في 14